بە هەواڵێکی تایبەت بە بەڕێوەچوونی 40 ڕۆژ بەسەر کۆچی دوای یەکێک لە نووسەر و کەسایەتی هەرە دیارەکانی نێو ئەدەبیاتی کوردی ئەویش نووسەر دکتۆر مارف عومەرگوڵان بێگومانێکێکە لە قەڵەمە هەرە جوانەکانی نێو ئەدەبیاتی کوردی و خاوەنی دەیان پەرتووکی زۆر تایبەتە بە نووسینەکانی خۆی بەتایبەتیش لە جینۆساید و ئەنفالێکێک بۆ لەو نووسەرانەی کە توانیوێتی بەشێک لەو بابەتانە لە نێو نووسینەکانیان ڕنگ باتەوە و خاوەنی دوو کتێبی شعریە زۆر بەداخەوە 40 ڕۆژ لەمەوبەر بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد و ئەمڕۆ 40 ڕۆژ تێپەڕی بەسەر کۆچی دوایی ئەو هونەرمەندەیە لێرەوە دووبارە پشتە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و خاوڕێیانی ئەم نووسەرە دیار و جوانەی نێو ئەدەبیاتی کوردی ئەکەین و بێگومان ئەمڕۆ لە نێوهۆڵی ڕۆشنبیری لە شاری سلێمانی مەراسیمێکی تایبەت بەڕێوەچوو کە تیایدا خانەوادە وەروە هاوڕێیان و کەسوکاری دکتۆر مارف عومەرگوڵ تایە ئامادە بوون. ئەمڕۆ لە هۆڵی ڕۆشنبیری لە شاری سلێمانی بە ئامادەبوونی خانەوادە و ژمارێکی زۆر لە هاوڕێ و نووسەران و ڕووناکبیران مەراسیمی چلەی دکتۆر مارف عومەرگوڵ بەڕێوەچوو. دکتۆر مارف عومەرگوڵ لە دایکبووی ساڵی 1956 و لە ساڵی 1970ەوە ئەندەم یەکێتی نووسەرانی کورد بوو و لە ساڵی 80کاندا بەوەی هەڵوێستی سیاسیەوە لەلایەن ڕژێمی بەعسەوە زیندانی کراوە و لە ماوەی تەمەنیدا خاوەنی چەندین کتێبی تایبەت بە پرس و جینۆساید و بارودۆخی کورد لە یاسا نێو دەوڵەتیەکانتایە و هەروەها خاوەنی چەندین لێکۆڵینەوە بووە بە زمانەکانی کوردی و عەرەبی و جگەلەوەش خاوەنی دوو کتێبی شعریە بەناوەکانی هێلانەی نغڕە و خۆری زیندان و بەداخەوە ڕۆژی 15 کانونی دووەم دڵە گەورەکەی لە لێدان کەوت و ماڵئاوایی لە خانەوادە و هاوڕێیان و کتێب کرد.